ئەو کاتەی ڕفاندن و بەردان بە پارەمان کردە یەکێک لە شێوازەکانی خەباتمان. هەڤاڵ کوێستانی لە کتێبی ئەو ڕۆژانەی نیشتیمان هی هەمووان بوو دەڵێت مانەوە لە شاخ و بێباکی دەسەڵاتی ئەو کاتی بەحس و گوێنەدان بەو هەموو زەبرەی کەلەی دەکەوێت لەلایەن پێشمەرگەوە بۆ هۆکاری ئەوەی کە سەرکردایەتی ئەو کات دەست ببات بۆ ڕفاندن و بەدیلگرتنی ئەو کەسە بیانیانەی کە دێنە ناو خاکی عێراقەوە. ژمارەیەک ئەندازیار و پسپۆڕی ڕووسی بۆ ڕاوەماسی دێنە سەرچەمی باسەڕە و مامەڕیشە باخۆی و مەفرەزەیەکەوە هەموویان بەدیل دەگرێت. هەواڵەکە بەخۆشیەکی زۆرەوە بۆ سەرکردایەتی گەڕایەوە و ئومێدی ئەوەی لێ دەکرا کە کۆمەڵێک داواکاریان بۆ بێتە دی. بەڵام ڕۆژی دوایی حکومەت بە هەلیکۆپتەر و سەرباز و جاشێکی زۆرەوە هێرشێکی بەربڵاوی بۆ ئەو ناوچەیە دەست پێ کرد. ئاکامەکەشی با بەرڵابوونی بارمتەکان و شەهیدبوونی چەند پێشمەرگەیەک کۆتایی هات. ئەم کارە ناڕزایی کادرانی لێکەوتەوە و وەڵامی یەکێتیش بۆ ئەمە پاساوی ئەوە بوو کە ئەوان ئامانجیان ئەوەیە جیهان بە دۆزی کورد بزانێ و شۆڕش و خەباتی کورد دش بە ڕژێمی بەعس لا جیهاندا دەنگ بداتەوە. و لە هەمان کاتدا بۆ ئەڵوگۆڕکردنی گیراوەکانی ئەوان با گیراوەکانی یەکێتیش کە لە زیندانەکاندا بوون کارێکی باش بوو. بۆیە لە کات و شوێنی جیاوازدا کردەی ڕفاندن و بەدیلگرتن دەستی پێکرد. لە کردەکاندا ژمارەیەک بیانی ڕفێندران کە ڕفێنراوەکان هەڵگری ڕەگەزنامەی ئەڵمانی، ژاپۆنی، فەڕەنسی، چیکی، یۆگۆزلافی و پۆڵۆنیان تێدا بوو. بەڵام هیچ کام لەو ئامانجانەی کە سەرکردایەتی باسی کردن لەم بە بارمتەگرتنانەدا نهاتنە و وردە وردە داواکاریەکانی سەرکردایەتی بچووک بوونەوە. ژاپۆن و ئەڵمانیا بۆ بەردانی بارمتەکانیان پارەیاندا. چیک و پۆڵۆنیا، کامێرا و هەندێک کەلوپەلی تر سیر لەوەدا بوو. هەمووان بە مەکتەبی سیاسیشەوە با بێهودەیی ئەم چالاکیانەیان ئەزانی، بەڵام تا ماوەیەکی درێژ دەستبەرداری نەبوون و لاسەری بەردەوام بوون. خۆگە دەربڕینی ناڕزایی هەندێک کادیر و بەرپرس نەبووایە کە لە دەرەوە ئەژیان ئەوە لەوانە بوو ڕفاندن و بە بارمتەگرتن ببێتە یەکێک لە شێوازەکانی خەبات و لە هەموو شوێن و کاتێکدا بەرامبەر هەموو کەسێک بەکار بهێنرێت. ئەوەی لەم بڕیارەدا جێگەی هەڵوێستە بوو زۆربەی ئەوانەی کە لە دەرکردنی ئەم بڕیارەدا بەشدار بوون زۆربەیان ئەوانە بوون کە لە دەرەوەی وڵات ژیا بوون. دەبایە بیان زانیایە کە ڕفاندن و بە بارمتەگرتن کارێکی نایاساییە و دەچێتە خانەی تیرۆرەوە. بە گوێرە یاسانێ دەوڵەتیەکانیش سزای توندی بەدواوەیە. ئەندامانی مەکتەبی سیاسی دەبایە بیان زانیایە کە ڕفاندن و بە بارمتەگرتن وێنای بزوتنەوەی کورد لای خەڵکی ئەوروپا ناشرین دەکا و وەک بزوتنەوەیەکی تیرۆرست با جیهانی دەناسێنێت. لەوەش خراپتر بەردانیان بە پارە و شتی تر دەچێتە خانەی کاری جەردەیی و چەتەییەوە، نەک کاری شۆڕژگێڕانەی بزوتنەوەیەکی ڕزگاری خواز و ڕەوە.